لەگەڵ پاڵەوانێتەکەی تێنسی سەرمێز پاڵەوانێتیکی لەشجوانیش بەڕێوەچووکە چەند وڵاتێک تایە بەشداریان کرد و پاڵەوانانی ئەو وڵاتانە لە سلێمانی لەسەر ستێجی زانکۆی سلێمانی لە یەکێک لە هۆڵەکاندا لەوێ بۆ ماوەی چەند ڕۆژێک لە کێبڕکێدا بوون. چەند نمایشێک لەو پاڵەوانێتی ئابینین کە دوایی زیاتر لە 50 ساڵ ئەو پاڵەوانێتی لە عێراق کرا و سلێمانی باوەشی بۆ کردەوە.